لە سلێمانیەوە بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف شۆڤەکاری سیاسی سەبارەت بە پرۆسەی ئاشتی و بە پرسیارەتی پەکەکە و حکوومەتی تورکیا لەگەڵمانە کاگە سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. لە دوای کۆچی وەندەر پرۆسەی ئاشتی چی لێ بەسەر دێ؟ کۆتایی دەیانیش بە کۆچی دوایی کەسەکان ئەو پرسە نامرێ. بەڵێ لە ڕاستیە هەموو تورکیا خەمبارن بێگومان بۆ لە دەستدانی فیگەر و کەسایەتیەکی دیاری نێو پرۆسەی ئاشتی لە تورکیا ئەویش ڕێزدار سڕی سورەیە ئۆندەر بوو و ئەم کۆدەنگیە ئەم خەمە جەماعیەی کە لە تورکیا هەیە بۆ خۆی پەیامێکی گەورەیە بۆ دەسەڵاتدارانی ئاکەپە و مەهەپە و بۆ ناسیۆنالیزمی ڕەگداکوتراو لە تورکیایەکی 100 ساڵە کە بەڵێ کوردەکان و تورکە عاقڵمەندەکان لە تورکیا چەکیان ناوێ، باوەڕیان بە دیالۆگ و ئاشتەوایی هەیە، باوەڕیان بە مۆدێرنێتی دیموکراسی هەیە، باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە لە چوارچێوەی بێگومان ئەو پرەنسیپانەی کە تەڕەح کراوە لە نێوان دەوڵەت و ئیمرالی و وەفدی دەمپارتیە. بۆیە دەکرێت دەرفەتەکە بقۆزینەوە ئێمە بە تایبەتی لایەنە کاریگەرەکانی دەم پارتی لە گۆڕەپانی سیاسی لە تورکیا بیقۆزنەوە بۆ ئەوەی چیتر پرۆسەی ئاشتی بەو سستیە نەڕوە. بێگومان پێش مەرجی سڕی سورەیە ئۆندەر جۆرێک لە خاوبوونەوە ڕوویا بوو لە دانیشتنەکانی ئیمرالی و قەندیل و بەڕێوەچوونی پیڤاژۆی ئاشتی و پرۆسەکانی ئاشتی لە تورکیا بەشێکی پەیوەندی بەو ململانێت توندەوە هەبوو کە بەشێکی پەیوەندی بەو ململانێت توندەوە هەبوو کە لە دوای دەزگیرکردنی ئەکرەم ئیمام ئۆغڵۆ سەرۆک شارەوانی گەورەی ئەستەمبول کە نوێنەرایەتی پارتی گەلی کۆماری و جەهەپەکە بۆ سەرۆکایەتی کۆمار و ئێستا خراوەتە زیندان. ئەمە تا ڕادەیەک پرۆسەی ئاشتی خاو کردبوویەوە لە تورکیا. باش کاگاسۆ، ئێستا پرۆسەی ئاشتی لە چ قۆناغەکایە؟ ئایا بە پێڤاژۆی ئاشتی بە سروشتی خۆی لەدایکەبەیان پێویستی بە نەشتەرگەری قەیسەری هەیە و هەنگاونانی زیاتر؟ بەڵێ 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 بێگومان پێویستی بەدەیان نەشتەرگەری هەیە لە تورکیا و پێویستی بەوە هەیە کە ئێمە پشو درێژ بین لەگەڵ پرۆسەی ئاشتیە. من یەکەم ڕۆژیش دوای بڵاوبوونەوەی پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەوەم باس کرد، یعنی تۆ 30-40 ساڵە گەریلا بە شاخەوەیە، 30-40 ساڵە ئایسیمیلاسیۆنەکرێ لە تورکیا، 100 ساڵە خوێنی کورد ئەڕێژرێ لە تورکیا. لە سەردەمی شۆڕشی شێخ سەعیدی پیرانەوە لە 1925ەوە بیگرە بۆ ئارارات و ئاگری بۆ کۆمەڵکوژیەکانی دێرسیم تا ئەگا بە هەموو ئەو خەباتەی کە کوردەکان لە باکووری وڵات دەستیان ناوەتێ، یعنی ئیش بۆ ئەوە کراوە کە ئەم پرۆسەیە بەردەوام بێ. بۆیە چەندە یعنی چەک هەڵگرتن سەختە، چەندە شۆڕش سەختە لە وڵاتێکی وەکو تورکیا. بەڕاستی ئەوەندەش چەکدانان ئەرکێکی قورسە بە تایبەتی بۆ تەفگەرێکی گەریلایی 40-50 ساڵە بە شاخەوە. لەبەرەوە ئاسان نییە، بێدەنگکردنی چەکەکان ئاسانە، بەڵام سندنەوەی وەزیفە لە چەک وازێنان لە زیهنیەتی شەڕ و توندوتیژی لە تورکیا کە وتمان ئەو هەموو ساڵە مەسەلەن خوێن ڕژاوە، ئاسان نییە ئێمە بە چەند دانیشتنێک کۆتایی پێبهێنین. بۆیە ئەبێت دەم پارتی و نوێنەرایەتی دەوڵەت لە تورکیا کە لە سەرەتاوە پارتی نەژادپەرستی تورک پارتەکەی بەڕێز دەوڵەت باهچەلی بوو و خودی بەڕێز ڕەجەب تەیب ئۆردوغانیش ئەمجارە زۆر بەجددی هاتە سەر هێڵی گفتوگۆی گەرم لەگەڵ ئیمرالی و خودی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. بۆیە ئێستا بە بڕوای من تۆپەکە لە ساحەی قەندیلە، ئایا پەکەکە بەس کۆنگرێ خۆ هەڵوەشانەوە لە پێیانی سیاسیەکانی تورکیا بۆ کۆچی دوای ئۆندەر جدیەت و گەرموگوڕی زۆری تیا بوو بۆ پرۆسەی ئاشتی. ئەمە کێ بێتە هەنگاوی کردداری؟ بەڵێ لەبەرەوەی خۆتانەزانن ئێستا ناوەندێکی گرنگی یاسادانان لە تورکیا نەماوە لە ڕووی یاساییەوە کە گفتوگۆکانی ئاشتی درێژە پێبا. ئەو گفتوگۆیانەی هەیە
گفتوگۆی مەرجدارن، گفتوگۆی دیبلۆماسین، گفتوگۆیەکن زیاتر بۆ ئەوەیە ئەم قۆناغە تێپەڕێ، بۆ ئەوەیە چەکەکانی پارتی کرێکارانی کوردستان بێدەنگ بکرێ، بۆ ئەوەیە دەوڵەت سوود وەرگرێ لەوەی کە تا ڕادەیەک کۆمەڵێک دەرفەتەیە لە کیسی خۆی نەیە، چونکە بەبێ کوردەکان جارێکی تر کەسایەتیەکی وەکو ڕەجەب تەیب ئەردۆغان لە ویلایەتی سێیەما ناتوانێت لە ساڵی 2028 تا خۆی کاندید کاتەوە بۆ سەرۆکایەتی کۆمار، چونکە بیرمان نەچێت لە ساڵی 2007 سیستمی وڵات، سیستمی پەرلەمانی بە دەنگی 339 دەنگی پارتی جەهەپە و ئاک پارتی سیستمیان لە پەرلەمانیەوە گۆڕی بە سەرۆکایەتی، هیچ ڕۆڵ و شەرعیتێک بۆ پەرلەمان نەماوەتەوە لە ئێستا، بۆیە گفتوگۆکان لە پەرلەمان سەنراوەتەوە تەسلیمی ئیرادی حیزبەکان کراوە لە تورکیا. ئەمە یەکێکە لە مەترسیدارترین لەمپەرەکانی بەردەم پرۆسەی ئاشتی. ئاسان نییە لە وڵاتێکە ئەگەر پەرلەمان نەبێت، پەرلەمان هەیە بەڵام ڕۆڵی بەرچاوی نییە لە یەکلایکردنەوەی کەیسەکانی پرۆسەی ئاشتی. کەواتە کاگاسۆ هەردوو حکوومەتی تورکیا و پەکەکە بە پرسیارەتی خۆیان بەرامبەر بە پرۆسی ئاشتی جێبەجێ کردووە؟ تا ڕادەیەک هەنگاوەکان چوونەتە پێشەوە، پێش مەرجی سڕی سووریا ئەوەندەر و پێش نەخۆشکەوتنی دەوڵەت باهچەلی کە ئەویش محەڕیکی پرۆسەی ئاشتی ئەمجارە بوو، ئەو بانگشتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی کرد بۆ پەرلەمان کە قسەی خۆی بکە و بە مخاتیب گیراوە ئێستا عەبدوڵڵا ئۆجەلان، و دوای پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان و ئەتوانین بڵین دیداری دەمپارتی و ئیمرالی، دیداری دەمپارتی و سەلاحەدین دەمیرتاش، دیداری دەمپارتی و ڕێزدار بارزانی لە هەولێر، هەموو ئەم گفتوگۆیانە لە پێناوی یەک ئامانجایە، ئەویشەوەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی بچێتە پێش. بەچی ئەچێتە پێش؟ بە نیەتپاکی دەوڵەت ئەچێتە پێشەوە کە لە سەرەتای ئەم پرۆسەیە دەسەڵگرێ لە کۆمەڵێک سیاسەتی قەیوم و بەردانی زیندانە سیاسیەکان کە بە سەدان و بە هەزاران چالاکوان و ڕۆژنامەوان و پەرلەمانتار و سەرۆک شارەوانی گەورە ئێستا لە زیندانەکانی تورکیان. لەبەرەوە ئەم نیەت باشیە، لە ڕاستیە ئەبێ دەوڵەت هەنگاوی بۆ بنێ و وەکو وتم تا ڕادەیەک قەندیل تۆپەکەی خستۆتەوە ساحەی ئەنقەرە بەوەی کە ئەبێت عەبدوڵڵا ئۆجەلان لە کۆنگرەی خۆهەڵەوشانەوەی پارتی کرێکارەی کوردستانە ئامادە بێ. ئەمە تا ئێستا وەکو پێشمەرجێک، وەکو گرێکوێرەیەک لە بەردەم پرۆسەی ئاشتیا ماوەتەوە. ئەگەر بەم پرۆسەی چەندداوانی پەکەکەچی بەساڵێک بەردەوامە بێت، حکوومەتی تورکیا هیچ هەنگاوێک نانێ یان ئەوە پەکەکەی ناوێ، بۆچی تا ئێستا ئەمە نەکراوە؟ لە ڕاستیە هیچ زەماناتێکی نێودەوڵەتی نییە بۆ چەکدانانی پەکەکە لە ئێستا بۆ گفتوگۆکانی ئاشتی، بەبێ هاتنە ناوەوەی لایەنی سێم کە دەوڵەتگەلێکی وەکو یەکێتی ئەوروپایە و دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکایە پرۆسەی ئاشتی مەحاڵە لە تورکیا جێبەجێ بکرێ، چونکە هەم بە ئاسانی چەکەکانی پارتی کرێکارانی کوردستان بێدەنگ ناکرێ و پارتی کرێکارانی کوردستان بەبێ زەمانێکی نێودەوڵەتی، بەبێ گرنتیەک کە یەکێک لە خاڵەکانی نێو یا با بڵین خاڵە جەوهەریەکانی نێوەڕۆکی پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان دیموکراتیزەکردنی تەواوی دام و دەستگاکانی دەوڵەت بوو، ئەوەی کە خۆی هەم لە ساڵی 2009 لە کێشەکانی دیموکراتیزەبوون لە تورکیا بێگومان نەخشە ڕێگایەکی تری هەیە لە ساڵی 2009 لەو کاتە و لە ئێستاشدا عەبدوڵڵا ئۆجەلان تەئکید لە دیموکراتیزەکردنی دەوڵەت ئەکاتەوە، تەئکید لەوە ئەکاتەوە فرێنەتەوەی لە تورکیا یەک ئاڵا تێزی یەک ئاڵا ناسیۆنالیزمی ڕێکداکوتراو لە تورکیا نەمێنێ، کۆتایی بەوە بێت، بەڵکو دەوڵەتی هاوبەش، پرەنسیپی نیشتیمانی هاوبەش لە تورکیا لەدایک بێ. ئەمە تا ئێستا لە تورکیا لەدایک نەبووە. پێویستە دەوڵەت تەفاهمی زیاتر بکە و دەست درێژکا بۆ ئاشتی و هەنگاوەکانی ئاشتیا با بڵێن زەمینەسازی زیاتر بخاتە بەردەم پارتی کرێکارانی کوردستان. بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئاسۆ عەبدوڵڵەتیف شۆڤەکاری سیاسی لە سلێمانی و لەگەڵ مابوو.